مامۆستاگیان من باز لە کێشەی خۆمەکە. من 20 ساڵە هاوسەگیریم کردووە. لە سەرەتاوە لەگەڵ هاوسەرەکەمە بە خۆشەویستی ئێمە یەکتریمان ناسیوە. ژیانێکی سادەمان هەبوو، نە زۆر دەوڵەمە بوو نە زۆر فەقیریش بووین. پیاوەکەم دوکانێکی هەبوو، خۆشمان لە کرێچی بووین. تقریبەن ماوەی 3 ساڵ بەیەکەوە بووین، مناڵێکمان بوو. نۆبەرەکەم کوڕ و ئەوش کچێکم بووە. لە ماوەی ئەو 5 ساڵە کوڕ و کچێکم بوو. ئیتر ژیانێکی زۆر سادە و خۆشەمان بەردەسەر، هیچ کێشەیەکمان نەبوو لە بینمانە. ڕۆشتین بەیەکەوە بۆ ماڵە باوک و ماڵی باوکی خۆی، سەیرانی شتێکمانە کە هەر بە خۆشی ئەمان کرد. ئیتر مناڵەکان لەگەڵ ئێمە زەرجەوێکی خۆشیان هەبوو. هەتا تەمەنی کوڕەکەم تەمەن بوو بە 7 ساڵ. بوو بە 7 ساڵ وردە وردە ئەو پیاوەم باوەڕە قەناعەتێ بێ لە ئەوڵەوە ئەگەر پەرداخی ئاوم بایەتە دەسی ئەوی دەسەکان و خۆش بێ. خواردنی شتێکم دروستە کرد، زۆر بەدڵی بوو. یعنی زۆر لەمە ڕازی و منی زۆر لەو ڕازی بوو. یعنی ژیانێکمان هەبوو، کەم کەس ژیانی وای هەبوو. بۆ هەموو شوێنێک کۆڕێک بواە، مەسەلەن بۆ میوانێک بواە، دوور بەخوا تەعزیە بواە، حەفلێ بە هەر بەیەکەوە بوو. تروای لە پیاوەکە ماوەیەکی پێچوو دامەزرا لە دەستگای حکومیەکان، چکە لە بەرەو شایەدەی هەبوو لەگەڵ دوکانەکە. وەزمان بەرەو باشی چوو، لە کرێچێتی ڕزگارمان بوو، چوونە خانی خۆمان. ئیتروای لە پیاوەکەم بوو بە بازرگان لەگەڵ هەنێ ڕەفیق و برادەرە، چوو باریان ئێنە و باریان ئێنا بۆ بڵێن شار. ئیتر وەزعێکی خۆشمانە بوو، خانۆکەمان سێقات بوو، تەنان لە خانۆکە لە قاتی خوارە دوکانی کشمانە بوو، کوڕەکەمی لەسەردانا بوو. سارشی بۆ کوڕەکەم کڕی بوو. ئیتر وردە وردە هەستمە کرد پیاوەکەم ساردێکی پێوە دیار بوو. ئەهاتوو بۆ ماڵەوە، جاران سەلام و عەلەیکی کرد، نێیە کرد بە هاکەزایەکەی سەلام و چۆنی چاکی بە هاکەزایی ئەکرد لەگە مناڵەکانە. ئەو ڕۆژانی مەسەلەن کە لەگە مناڵەکان ئەوسا خۆشیمانە بوو، ئەی بردنە شوێنان و پێکەنین و لێپرسینەوە ئەوانی نەما بوو، زۆر سار بوو. تەنانەت کوڕە گەورەکەم ئەوی دایکە باوکم وەکو جاران نەماوە، جاران بەیەکەوە چوین بۆ شوێنان بۆ قسەی خۆشی لەگاک لێپرسینەوە. ئێستا هەفتەی جارە من باوکم نابینم، ئەگەر سەعاتێ بیبین میشە من ڕۆڵێکیان قەی ناکە، باوکو ئیشەکە بۆ ئێمە ئیشی گرانە. ڕۆژێکیان لە پیاوەکەم تەنها لەگەڵ تو هەسار نەبوو، لەگەڵ مناڵەکانیشە، لەگەڵ ئەوانیشە ئەوانی هەستیان کردبوو بە میانە و میش حەزم نەیە کە بڵێن خەفەت بێن بە مناڵەکە بە شێوی کە وا پێمەوتن کە قەنەعەت کەن. ئیتر ئەوان ژەر چۆنێ بۆ جاریوە وازیان لێیەنە. ئیتر جاری وا هاتووە ئەوێت بۆ سەرە قژەکە وایە، قژیشم ئایبیتیان نەبوو، بۆ سەرە قژەکە بڕۆ قژەکە و ڕۆنی ئاوا لێکە ڕەشە بوو ئەم کرد بە زەرد، هەر قەنەعەتی نەبوو. ماکسێکەم مەسەلەن ئەگەر سوور بواە ئەی وڵاو ڕەنە و ناشرین چڕەنی کە لەبەر کە هەرم کرد سێرەکەم هەر ئەو هەستەی جارانی نەبوو لەگەڵما. ئیتر خۆشم هەستم زۆر بە نەقسە کرد، ئەموو ئەم پیا هەرچی بڵم خۆم بە قسەیەکەم. ئیتر ڕۆژ بە ڕۆژ هەستمە کرد ئیهمالی کردم لە هەفتەیەکە ئەگەر 2 ڕۆژ لای ئێمە بواە، هەر ئەیوت تەلەفۆنم بۆ کرد ئەموو وەرە نانەکە حازرەوە لەگەڵ مام شۆ مناڵەکان با بچنە دەرەوە، هەری ئیشم هەیە و بۆم ناکرێ و بارم بۆیەت و معنی بەمانە ئەی بە بیان و ئیشەکەیەوە ئیتر مەجای هەبوو بچێتە دەرەوە نێتەوە بە بەڵێ. ئیتر ئێمەش تەمان کە ئەوە ئەوت باوەڕم پێ کرد، چکە لەبەر ئێمە چکە سەرتا لە ئەوڵە بە خۆشەویستی بوو، بەڵێنمان هەبوو بە یەکتری، یعنی هیچ بیر لەوم نییە کردەوە کە ئەم پیاوە شتێ بکا بەرامبەر بە ئێمە. زۆر یعنی دڵێکی پاکم هەبوو بەرامبەری. باوەڕکە کە میوان ئەهاو بۆ ماڵمان، یعنی کە دەستمە بر بۆ قابێ دووەم قاب پیاوەکەم و یارمەتیە. ئیتر وردە وردە تەنانە کە میوانەکانش ئەهاتن لەوە پێش داواتێ شتێکمان بکردنایە، ئەچوو خۆیە دزیوە نەیەهاتەوە، ئەی تۆ لە جیاتی من میوانەکان بەڕێ کات و بڵێ ئیشی هەبوو نەیتوانوە. وڵای تر ڕۆژگار ڕۆی بڵێن چەند ساڵێک 3 ساڵ من بەو شێوە بردمە سەر. دوایی وام لێ هاو یعنی ئەوە ئیتر وە هەستمە کرد کە من بێوەژنێکم، چکە کە تۆ پیا و ئیهمالێکە لە هەموو ڕێیەکە و ئینێکات تو هەز ناکەیت تۆ کە پیاوتێ پیاوکە بە لێ پرسینە و لێ کرد و قسەی خۆشی لەگەڵا کرد و هەوسوکۆتی لەگەڵ تا ئەنجە هەستەگەر کە تۆ پیاوکتەیە.